الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. لا فرمودين وصدم ك عبد الله كوري عباس رضا ورحمة إخوائي لسربيه رضا ورحمة إخوائي لسربابي شبيتا بومان دجيريتو دا فرمي كنت خلف النبي صلى الله عليه وسلم يوما فقال يا غلام إني أعلمك كلمات احفظ الله يحفظك احفظ الله تجده تجاهك إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك وإن اجتمعوا على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله عليك رفعت الأقلام وجفت الصحف. أو فرمودي إمام ترمذي رضا ورحمة إخوائي لسربي جراويته وده فرمي حديث حسن صحيح. للرواية كي غير ترمذي كجراويانا توا آواهنا ويانا احفظ الله تجده أمامك تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة واعلم أن ما أخطأك لم يكن ليصيبك وما أصابك لم يكن ليخطئك واعلم أن النصر مع الصبر وأن الفرج مع الكرب وأن مع العسر يسرا. أو إمام حاكم لا المستدرج هنا ولكتاب معرفة الصحابة وإمام الذهبيش رضا ورحمة إخوائي لسربي لتلخيصي هنا أو زيادة. طبعا لو فرمودي برا برزكاني خم هيك لو فرموداني ك براستي زور گرینگن بتایبەتی بۆ دامەزراندنی تەوحید و یەکتاپەرستی و بەتایبەتی بۆ ناسینی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە و بەشێک لەو قەزیانەی کە قەزا و قەدەرن و مەسەلەی ڕزق و ڕۆزی مەسەلەی نەخۆشی و ناخۆشی و خۆشی کە ئەوانە هەمووی مەربوطن و هەمووی عائیدی خوای پەروەردگارن تەبارەک و تەعالە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو فەرمودەیەی برایانی بەڕێز و خۆشەویستم ڕێگای ئەسوەب و سەحیحمان پیشان دەدا بۆ ئەوەی کە لەو دنیایە سوودمەند بین بەختەوەر بین و هەرچی کە چاکەی ئەو دنیایە بە قسمەتمان بێتن و هەرچی کە خراپەیە لێمان کەلی بێتن ڕێگا ڕاستەکەی پیشان داوین. جارێ عەبدوڵای کوڕی عەباس برا بەڕێزەکانی خۆم ئەوی شەریکێکە لەو گەنجە موسڵمانانەی کە تەمەنی تەوان سێ ساڵ پێشی هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەدایک بووە. عەبدوڵای کوڕی عەباس ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوعای بۆ کردووە خوایە شارەزای کەی لە دین و علمی تەفسیری فێرکەی چەندان دوعای دیکەی بۆ کردوون کە بابەتەکە درێژ دەبێتەوە لەسەری بوەستین و یەکێکە لەوەی کە حیبری ئوممەیە. حیبری ئوممە واتە عالم و زانا و وەکو بڵێ گەورەی ئەو ئوممەتەکە زانا بووە بە هەموو جۆرەکانی علومی ئیسلامی ئەسحاب دەفەرمون هەر بابەتێک کە عەبدوڵڵا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ قسەی لەسەر دەکرد هەموومان دەستەوەستان دەوەستاین کە لەو سەری هات بۆ عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ و یەکێکە لەو سەحابە بەڕێزانەی کە تەمەنێکی زۆری کردووە لە ئەهل و بەیتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چکۆوە کوڕی بڵێ ئامۆزای پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام کوڕی ئیمامی عەباس مامی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام ئەویش کوڕی عەباسی ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێتن و دوو جار عەبدوڵڵا جبریلی بینیوە کە لە خزمەت پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام ینی فەرموودەکەی یەکەم جار بوو بە بەرچاوم دەکەوت فەرمووی ئەی پێغەمبەری خوا من دوو جار کە جبریل
بە خزمەتت و دەگەت دوو جارم بینیوە فەرمووی کەواتە تۆ چاوەکانت کۆرە دەبن لە ئاخیری عومری. بالفعل لە ئاخیری عومری عەبدوڵای کوڕی عەباس هەردوو چاوەکانی خۆی لەدەستدا. جا سڕەکەی چی حیکمەتەکەی چە نازانم، بەڵام کە بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام دوو جارم جوبریل بینیوە دەفەرمێ کەواتە هەردوو چاوەکانت لەدەست دەدەی عەبدوڵڵا. لە ئاخیری عومری هەردوو چاوی لەدەستداون و 1600 و قسوور حەدیسی لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕیوایەت کردووە. بینە سەر حەدیسەکەی دەفەرمێ قال كنت خلف النبي صلى الله عليه وسلم يوما. للروايات جدا دفرمي كنت رديف النبي صلى الله عليه وسلم. اگر او كنت خلف النبي صلى الله عليه وسلم او هم سواريكي دەگرێتەوە کە لە سواری وڵاخێک بوو بێ لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دوای خۆی سوار کردبێ و هەم ئەوەش دەگرێتەوە کە لە دوو پێغەمبەری خوا ڕۆیشت بێتن. بەڵام ئەو ڕیوایەتەی دیکە كنت ردف النبي صلى الله عليه وسلم لە دوای پێغەمبەری خوا سواری ئەو وڵاخە بوو کە پێغەمبەری خوا سواری بوو عەلەیهی سەڵات وسەلام. عولەما دەفەرمون طبیعیە وڵاخێک ئەگەر بە قووەت بێ بەهێز بێ ئینسان بۆ خۆی مێرمنداڵێکی شاوە لەگەڵە خۆی سوار کاتن زۆر طبیعیە ئەگەر لە توانای ئەو وڵاخەدا بێتن، بەڵام لە توانای دانەبێ ئەوە دروست نییە زوڵم مستەمە لە وڵاخەی بکرێتن. طبعاًەوە هەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حرسی پێغەمبەری خوا دەگەیەنێتن بۆ گەیاندنی ئەو عیلم و زانستەی کە خوای پەروەردگار پێی داوە و هەم پەرۆشی پێغەمبەری خوا دەگەیەنێ عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئوممەتەکەی بۆی کە چاکترین و باشترین ڕێگای گەیشتن بە ئامانجیان لێ حاڵی کاتن. دەفەرمێ فقال يا غلام يا غلام. دائما غلام لە زمانی عەرەبی بە گەنجێک دەگوترێتن کە هێشتانەکە وەکو بڵێ ئیحتیلامی نەبوو بێتن، هێشتا مێرمنداڵ بێتن، لەو تەمەنەدا بێتن. دەفەرمێ کاتێک ئەو فەرمودەی پێفەرموون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە تەمەنی 9 ساڵی بۆ 10 ساڵی، یعنی هەتا 9 ساڵی دەفەرمێ پێی دەگوترێتن غولام 9 ساڵی. بەڵام دەفەرمێ لە 9 بۆ 10 ساڵی بووم لەو تەمەنە بووم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئینی ئوعەللیموکە کەلیمات. دائما تەماشەی ئوسلوبی پەروەردەی پێغەمبەری خواکەن عەلەیهی سەڵات وسەلام زۆر عەجایب بووە. شێوازێکی وای بەکارهێناوە کە سەرنجی مقابلەکەی ڕاکێشاوە بۆ خۆی. یعنی کاتێک کە تو بانگی کەسێکی دەکەی دەڵێ وەرە کاکە من هەندێک شتت فێر دەکەم، ئەو شتانە سوود و قازانجیان لێ دەکەی. ڕاست کابرا چ دەکاتن؟ سەرنجی بۆ لای ئەو بابەتەی ڕادەکێشرێتن. یعنی هەر قسەی فڕێ نەداوە، بەڵام شێوازی دەربڕینی قسەکانی زۆر مهم بوون، ئەسلوبی دەربڕینەکەی زۆر مهم بوون بۆی کە دڵی ئەو کەسەی کە گوێگرە بۆ خۆی ڕاکێشێتن. زۆر گرنگە زان کە مخاتەبەی خەڵکی دەکا مخاتەبەی گوێی نەکاتن، چونکە مخاتەبەی گوێت کرد ئەو گوێیە جاری وایە ناچتە ژوورەوە قسەکە و جاری وایە لێرانە دەلای دیکەدا دەچتە دەرەوە. گرنگە ئەو کەسێک کە تۆ مخاتەبەی دەکەی مخاتەبەی دڵیکەی. ئەگەر دڵ ئیستیعابی ئەو حیوارەی کرد، ئیستیعابی ئەو قسانەی کرد، ئەوە تەوجیه دەداتە هەموو ئەعزاکانی دیکە هەموو دەبنە گوێ، هەمووی سەرنجیان بۆ لە ئێستا تەماشەکە هەندێک ئەو ماوەستانەی کە قسە دەکەن ئیوا هەیە کە دەیبینی ناتوانی کەناڵەکەی بگۆڕی، دەبێت تەماشەیکەی بۆ چکە مخاتەبەی دڵی خەڵکی دەکات. ئیواشەیە لەوانەیە علمی لەوی زۆر زیاتر بێت، چاو توێ بکەویتن ڕاست لای دەدەی بۆ چکە تا ئێستانەکە مخاتەبەی دڵی نەکردووی. برا بەڕێزەکانی خۆم، ئەو خیتابەی کە لە بۆ گوێچکەیە مێشک و دەرونی ئینسان زۆر پێی ناڕەحەت دەبێتن، زۆر ماندوو دەبێت، زۆر بێزار دەبی، زۆر بێتاقەت دەبی، خەوت دێ، خواخوایتت تەواوی کاتن. بەس ئەو خیتابەی کە لە بۆ دڵە ئەگەر 10 سعاتانیش دانیشی دەڵێ وەڵڵاهی وەم دەزانی نیو سعاتە، حتا لەو کەسانەی کە قورئان خوێنیشن. ئیوایە سوورەتی ئیخلاست بۆ بخوێنێ لە کورتیوە دەڵێن
باسی مانای گەورەی ئەوانە ناکەم کە زۆر کورتە یەکێکە لەو سوورەتانی کە کورتن وە دەزانێ هەموو قورآانی ختم کردو بێت بۆ چکە هەم دەنجی زۆر نەخۆشە هەم ئەسلوبی قیراءەکەی هیچ نییە و هەم تەجویدەکەی بەکەلک نایە ئیواشێ باوەڕتە بێ سوورەتی ئەلبەقەرەت بۆ بخوێنێتەوە دەزانی چرکەیەکە ئەتباتە عالمێکی دیکە ئەو هەموو پێوەستە بەچێ بە ئەو دڵی کە تەفاعول دەکاتن لەگەڵ ئەو خیتابەی کە ڕووی تێ دەکات با بێنە سەر ئەسڵی خیتابەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێتن دەفەرمێ بزانین ئەو کەلیماتانە چن ئوعەللیموکە کەلیمات جا کەلیماتەکان لە لایەن مڕەبیەک بێ کە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام بۆچێ بۆ حبری ئوممە بۆ عالم و گەورەی ئەو ئوممەتەی احفظ الله يحفظك برا بەڕێزەکانی خۆ زۆر جار ئێمە ترسمان لە خۆمان و ماڵ و منداڵماندا دەبێت بە تایبەتی لەو زروف و زەمانەی کە تێیدا دەژی خوایە منداڵەکانمان تووشی چ نەبن کچمان تووشی چ نەبێ کوڕمان تووشی چ نەبێ خێزانمان تووشی چ نەبێ بۆ خۆمان تووشی چ نەبی ئەگەر دەمانەوێ لەو هەموو شتانەی کە بە مێشکمان دادێن پارێزراو بین ئەوە ڕێگایەکەی ڕێگایەکەی لەلایەن چێ لەلایەن ئەو پێغەمبەرەی عەلەیهی سەڵات وسەلام کە خوای پەروەردگار دەربارەی دەفەرمێ وەما ينطق عن الهوى لە خۆ ڕاقسان ناکاتن ئەوە تەوجیهی خوایە بووی إن هو إلا وحي يوحى أوش وحي احفظ الله پاراستنی خوا تبارك وتعالى ما بەستی چیە احفظ الله يعني سنوورەکانی خوا بپارێزە سنوورەکانی حەڵاڵ و حەرام بپارێزە ئەو شتانەی کە خوا پێی خۆشن ئەنجامیاندا و ئەو شتانەی کە خوا پێی ناخۆشن خۆتانیان لێ دوورکەنەوە خۆ لە گوناه و تاوان بپارێزن و ئەمر و فەرمانەکانی خوا تەبارەک و تەعالە بە جوان و ڕێک و پێچی جێبەجێکەن ئەو جابرا بەڕێزەکانی خۆم هیچ شتێک بێ مقابل نییە لەو دنیایی ئەوە تۆ ئەمرێکی خوای پەروەردگار ئەمرێکی پێغەمبەری خوا جێبەجێکە مقابلەکەی چ دەبێتن بەرهەمی دەبێتن کابرا کە وەلیلله المەثل الأعلى نەمامێک دەچەقێنی ماندوو دەبی ئەوە چییە؟ ئەتۆ ئیشێکت کردووە کردەوەیەکت کردووە عەمەلێکت کردووە بەڵام پاشی 2 ساڵ 3 ساڵ ئەو کردەوە و عەمەلی خۆت بەرهەمەکەی دەبینی وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى بەرهەمی ماندوو بوون بە موسڵمان و بە کافر هەر کەسێک ئیشێک بکاتن بەرهەمەکەی دەبینیت جاگە کابرا کافر بوو خوا پەناماندا بەرهەمەکەی لە دنیا دەبینی پاداشتی خۆی لە دنیا وەردەگریتەوە ئەگەر موسڵمان بوو پاداشتەکەی لە دنیا وەردەگریتەوە لە قیامەتێش بەرهەمەکەی دەخوات لە قیامەتێش بەرهەمەکەی دەخوات احفظ الله يحفظك خوا بپارێزە دەتپارێزیت لە چ دەپارێزی خوای پەروەردگار تەبارەک وتەعالە هەرچی کە بەڵاو موسیبەتی ئەو دنیایەیە کە خەڵک جیرۆدەی بووە ئەتۆ سنوورەکانی خوا بپارێزی دائیرەی حەڵاڵ و حەرام تەحەدا نەکەی نەیشێنی خوای پەروەردگار لە هەرچی لەو بەڵاو موسیبەتانی دەتپارێزیت جا زۆرە نێستاگە بەس لەسەر ئەو کەلیمەیە بوەستین بەڕاستی زۆری دەوێت جاری پێشەموو شتێکی خوای گەورە قەناعەتێکی باشت بە قسمەت دەکات لەو دنیای وات لێ ناکاتونکو ئەو خەڵکەی ڕاکەڕاچێ بکەی بە دوای ئەو دنیایدا دنیا بە دوای تۆ ڕاکەڕاچێ دەکات دنیا بە دوای تودا غار دەدات لەبەرەوە لە حەدیثێکی قودسیدا هاتووە خوای پەروەردگار دەفەرمێ عەبدی ئەتۆم بۆ عەبدایەتی و بەندایەتی خۆم خەڵق کردو ئەو دنیاشم هەموو بۆ تۆ خەڵق کردو ئەگەر خۆت مەشغوڵ کەی بەو عەبدایەتی و بەندایەتی کە بۆی خەڵق کراوی وا دەکەم ئەو دنیایە لە خزمەتت دابێتن هەمووی بە دوای تۆدا غاردات ئەو ڕیشی لێ نادێەوە لە دنیایەکەی زۆرت پێ سووک و زۆرت پێ هیچ دەبێ بۆ چکە دەزانێت تۆ مسافری ئەتۆ لەو دنیای کەم ماوی لەبەرەوە دنیا بە دوای تۆدا ڕادەکاتن هەموو شت بە دوای تۆدا ڕادەکاتن ئاوڕی لێ نادێەوە
بەڵام ئەگەر خۆت مەشغوڵ نەکرد کە بۆی خەڵق کراوی کە عەبدایەتی و بەندایەتیە خۆت سەرقاڵ کرد بۆی کە بۆ تو خەڵق کراوە وا دەکەم لەبەرت ڕاکەات و بە دواوی داغاردەی چۆن وەچی گوتی حەیوانێکی چیوی دەعبایەکی چیوی لە سەحرا ڕاکەڕاک و غارەغاریەتی لەو سەری بۆ سەری بۆ لقمەیەکی بۆ پاروەنانێکی دەستی ناکەوێ ئەتۆش ئاوا لێ دەکەم و هەر ئەوەندەشت ئەو ڕاکەڕاکەیت و وا ناکاتن کە شتێکی زیاتر کۆکەوە هەر ئەوەندەت بە قسمەت دەبێت کە بە قسمەتم کردووی بەڵام ئیدیکە ئەوە لە خزمەتتدا دەبێت لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم ئەو یەکەم شتە کە خوای پەروەردگار لەو ڕاکەڕاکە و لەو بەزم و ڕزمەی دەتپارێزیتن لە نەزەرت دەپارێزیتن لە مەشروبت دەپارێزیتن لە حەرامت دەپارێزی لە ڕیبات دەپارێزیتن لە زۆرێک لەو نەخۆشیانەی لەو موسیبەتانەی کە لە دوا ڕۆژدا زەرەری لێ دەکەی خوا لەوانە دەپارێزیتن بەڵام مانای ئەوە نییە کە ئینسان نەخۆش نەبێت ئاگاتان لێ بیت چونکە نەخۆش نەبوون مانای ئەوە نییە کە ئەو کەسێک کە نەخۆش دەبێت خوا ڕقی لێتی ناوەڵڵا ئەگەر وا باە نەخۆشی مانای ئەوەیە کە خوای گەورە ڕقی لێتی یان مردنی منداڵ بە گچکەیی ئەگەر مانای ئەو بێ خوا ڕقی لەو خانەوادەیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام منداڵەکانی هەمووی بە گچکەیی نەدەمردن ئەگەر نەخۆشی مانای ئەو با پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە نەخۆش دەکەوت بەقەدەر دوو ئینسانی وەکو ئێمەی طەبیعی نەخۆشیەکەی قوڕس دەبوو ئەیوب عەلەیهی سڵاو وسەلام ئەو 7-8 ساڵەی نەخۆشیەکی وای توش نەدەبوو کە خەڵک دەری کاتن هە لە ناو گوندەکەش نێڵن لەگەڵیان دابژیت ناوەڵە لەوانەیە تووشی قوڕسترین نەخۆشی بی بەڵام ئەو نەخۆشیە پلەپایەت بەرز دەکاتەوە کەفارەتی ئەو گونەهانەیە بەڵام ئەو بەڵاو موسیبەتانەی کە دەبنەمایەی لە دەستدانی دین و عەقیدە و ئیخلاص خوای گەورە لەوانە دەپارێزیت ئەگەرە تو سنوورەکانی خوات پاراست خوای پەروەردگار لەو بەڵاو موسیبەتە گەورانەی دەپارێزیتن کە تووشی چ دێن کە تووشی دین دێن لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە دوعای دەکرد دەیفەرمووت چ اللهم لا تجعل مصيبتنا في ديننا کەواتە موسیبەتێک ئەگەر لە دین نەبێ دنیاکە هیچ نییە دنیاکە قەرەبۆ دەکرێتەوە بەڵام دینەکە قەرەبۆ ناکرێتەوە ئەو جا دەفەرمێ خوای پەروەردگار پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام احفظ الله تجده تجاهك یان تجاهك سنوورەکانی خوا بپارێزە خوای پەروەردگار دەبینیەوە کە وەکو بڵێ هەر شتێکی دەستی بۆ دەبێت خوای گەورە بۆتە ئاسان دەکات ئەها لە فەرمودەیەکی پێغەمبەر داهاتوە عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ ئەو کەسێک کە سیلەی ڕەحم جێبەجێ دەکات خوای پەروەردگار تەمەنی درێژ دەکات جا لێرە عولەما ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ قسەی زۆریان کردووە ئایا بالفعل تەمەن درێژ دەبێ ئەدێ و حەدیسەی کە لە ڕابردوو خوێنمان گوتمان ئینسان کە لە ڕەحمی دایکیدا دەبێت ڕوحی وەبەردێتن یەکێک لەوانە عمری دیاری دەکرێتن تەمەنی چەندە لەو دنیایی دەفەرمون نا عمر درێژ نابێت هەندێک دەڵێن درێژ دەبێت چۆن دەڵێن لە علمی ئەزەلی خوای پەروەردگار ئەو ئینسانە عمری 50 ساڵە بەڵام خوای گەورە دەزانیتن کە ئەو پیاوەکە گەورە بوو سیلەی ڕەحمی جێبەجێ دەکاتن لەبەرەوە لە بەخاتری ئەو سیلەی ڕەحمە 20 ساڵی دیکەشی بۆ هایشتۆتە سەر لە لەوح المەحفوظی نووسیوە چەند 7 کەواتە گۆڕانکاری بەسەردانا هاتووە ئەو گۆڕانکاریە لە علمی غەیبی خوای پەروەردگار و تەبارەک و تەعالا ئەلەوێن دەرێ ئەو گۆڕانکاری بەسەرداتەوە واستە بەو سیلەی ڕەحمەی کە زانیوێتی ئەو عەبدەی چونکە خوای گەورە پێشەوەی کە خەڵقمان کە دەزانی چۆنین و عاقیبەتمان چۆنە و چ دەکەین و چ ناکەین 20 ساڵی زیاد کردووە ئەوە ڕێیەکی بە قووەتە بەڵام ڕێیەکی دیکە شێویش بە هەمان شێوە بە قووەتە دەفەرمێن نا مەبەستەکە لێرە گەورەترە لەوەی چییە؟ دەفەرمێ خوای گەورە بەرەکەت داوێتە عمری ئەو ئینسانەی کاتی خۆی بە فیڕۆ نادا یعنی بەرەکەت داوێتە یعنی هەموو لەحزەیەکی ژیانی بە شتێکی چاچی صرف دەکا بۆی کە پلە و پای بەرز بێتەوە ئەمن یەک شتان پێ دەڵێن برا بە ڕێزەکانی خۆ هەر ئەو مەجلیسەی کە ئێستامە دانیشتووین هەست ناکەین کە و بەرەکەتی خوایە بەرەکەتێکی زۆر گەورەشە ئەوەت لە فکر بێتن کە هەموو ڕۆژەکانی کە بەسەر ژیانی ئینسانیدا تێدەپەڕن خوای گەورە تەبارەک و تەعالا لە ڕۆژی پێنجی 2019
هەمومان تەمەنا دەکەین خوای گەورە ئەو جارێ مەلەفی حیساباتی ئێمەی کە سەعات 9:30 بێتە گۆڕێ. عەبدی من چت دەکرد خوای وەڵا لە مەجلیسی زیکر دانیشتە بووم. برایەکمانەوە دەڵێ وەڵای من تۆزێ تاخیر بووم. ئەو جا ئەو لەوێن دەرێ دەڵێت تەمەنا دەکەم خۆزیە ئەمیشۆکی ئینە دیکە هەندە زوهات بامە. ئەو بەرەکەت داوێتە چ؟ داوێتە تەمەنت لێ ناگەڕێ ئەو تەمەنت لە شتی پڕ و پوچ و شتی ئێستانەکەمەکە لێرە دانیشتی وای خەریکی گوناهانە. ئەتۆ خەریکی چی؟ خەریکی باسکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوای، باسکردنی ئایەتەکانی خوای. ئەوە لەکوێ و ئەو لەکوێ؟ ئەوە چییە؟ ئەوە ئەو بەرەکەتەیە. بەرەکەتی چییە؟ احفەظی الله یحفەظک. هەوڵت داوە سنوورەکانی خوا بپارێزی، خوای گەورە تۆی پاراستووی. وا دەکا کە بەشتی چاکت مەشغوڵ دەکا. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم کە خوای پەروەردگار دەفەرمێ بۆ دەفەرمێ ناڵێ لە لای ڕاست و لە لای چەپ و لە دواوە خۆ هەموو شوێنەکان و هەموو لایەکان لای خوای پەروەردگارن. بەڵام لە پێش و چکە عادەتەن ئینسان بەرەو پێش دەڕوای قدام دەکاتن چاوی لە پێشەوەیە. دەفەرمێ خوای گەورە لە حەرامت دەپارێزی، خوای گەورە لە بەڵاو موسیبەتی گەورەت دەپارێزی، خوای گەورە لە هەندێک کێشە و مشکیلە هەن کە دلناو کۆمەلگە و مجتەمەعدانە توی لێ پاراستووی، ماڵ و منداڵی توی لێ پاراستووە. منداڵەکانت ساڵح دەکاتن، خێزانت ساڵح دەکاتن، بەرەکەت داوێتە کەسابەتەکەت. منداڵی خەڵکی ببینە جاری وایە کە دەچیوە لە منداڵی خۆت ڕازینی. تەماشە دەکەی منداڵی جیرانەکەت بە سەرخۆشی هاتۆتەوە دوو چەقوی پێکەوتون هەموو قاڵی دەڵێ ئەلحەمدولله سوزدەی شکر دەبێت لە خوا چانی منداڵی من وانە بوون. کوڕە من هەر خوا گەورەت ئەوە هەمووی بەرەکەتی چییە؟ لە شخصی خۆماندا ڕەنگ دەداتەوە بۆ خانەوادە و دەور و بەرمان. بۆ خۆمان برا بەڕێزەکان و چەند ساڵح بین شوێنەواری بەسەر ماڵ و منداڵ و هەموو شتێکماندا دەردەکەوێتن. ئەها سوورەتی کەهف دیقەتی لێ بکەن کە چوونەوە یانە خوشک و برایانی کە گوێیان لێمانە. یعنی سێیەم هەڵسوکەوتی ئەو پیاوە ساڵحەی کە موسا عەلەیهی سەڵات وسەلام ڕەفاقەتی کرد چ بوو؟ بە گوندێکی دا تێپەڕین. ئەو گوندە داوای نانیان کرد و داوای خواردنیان کرد نەیاندانێ، میوانداریان نەکردن. بەڵام دیوارێک خەریک بوو بکەوێتن، هیدوو منداڵی یەتیم. ئەو دیوارە کە کەتبایە بەوانە چانە دەبەوە دەبووە خەڵکی گوندی زبارەیان بۆ کردبانە، زبارەشیان بۆ کردبانە، دەبووە بناغەی ئەو دیوارەیان هەڵکەندباوە بۆی کە دیوارەکە زارێکی کە لار نەبێتەوە، کە بناغەشیان هەڵکەندباوە ئەو کوپە زێڕانەی کە بابیان یان باپیرە گەورەیان کە عولەما قسەی زۆر لەسەر دەکەن، بەڵام ئەمە هەر بە بابی دادەنێ لۆی لەوێن دەرێ شاربوونەوە هەتا گەورە دەبن، هەتا ئەو گەورە دەبن دیوارەکە دەڕوخێتن، دوایەکە لی دەدەنەوە زێڕەکەی دەردێنن بۆ خۆی ئیستیفادە لێ دەکەن. ئەو پیاوە ساڵحە هات بەبێ مقابل دیوارەکەی بۆ ڕاستکردنەوە. لێرەش موسا عەلەیهی سەڵات وسەلام هەر خۆی پێڕانەگیرە، فەرمووی خۆگە ئەو دیوارەت لێ بەلاش ڕاست کردەوە کوڕە مۆختە لە برسان بمرین، هەر بتکرد بە مقابل پارە نانە چێم دەنێنین دیوارەکەتان بۆ ڕاست دەکەمەوە. جاکە ئاخیری قسێ بۆ موسا دەکات چ دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام؟ مەبەستم ئەو خاڵەیە. ها وەکانە ئەبووهما صالحا. سەڵاحی بابی پاش مردنیش، سەڵاحی بابی پاش مردنیش شوێنەوار بۆ منداڵەکانی بەجێ دێڵیت. زۆر بەڵاو موسیبەتەن خوای پەروەردگار زوڕیەتی ئینسانی دەپارێزین لەبەر پیاو چاچی ئەو بابەی یان ئەو دایکەی کە سنوورەکانی خوای پاراستوون. خوای گەورە واستە بەو سنوور پاراستنەی بەرەکەت داوێتە ژیانی ماڵ و منداڵەکەش و ماڵ و منداڵەکەش دەپارێزیت. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم شت زۆرە باسیکەین لە بوونی خوای پەروەردگار وەکو بڵێ تەجیده توجاهەکە کە خوای پەروەردگار هەموو شتێکت بۆ سەهل دەکات، لە هەموو بەڵاو موسیبەتێکت دەپارێزیتن، بەرەکەت داوێتە ژیانت، داوێتە چاوت، داوێتە دەستت، داوێتە عەقڵت. یعنی وات لێ دەکاتن کە هەموو هەنگاوەکانت بەرەو فیردەوسی ئەعلا بێتن. ئەو جا دەفەرمێ ئیدا سەئەلتە فەسئەل الله. برا بەڕێزەکانی خۆم ئینسان قاعیدەیە لە خوا داوا بکە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا خەزێنەکانی خوای پەروەردگار پڕن. خوای پەروەردگار تەبارەک وتەعالا بێباکە، خوای پەروەردگار دەوڵەمەندە، خوای پەروەردگار
کەس لە خوای پەروەردگار ئەهلی سەخاوەتتر نییە لەبەرەوەش لە ئاخری مەتافەکەی کە عیلم و ڕیزق و هەمووی وەچی گوتی بە منتەهای و بە سیغەی مبالغەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لەبەرەوە دەفەرمێتن لە حەدیثێکی قودسیدا ئەگەر هەموو خەڵک لە سەعیدێک لە گردێک لە شوێنێک کۆ ببنەوە هەموو داوای مەسئلەی خۆیان بکەن داواکاریەکانی خۆیان بکەن خوای گەورەی هەمان جێبەجێ بکە یەک شت لە مڵکی خوای گەورە کەم نابێت لەبەرەوە ئێمە بە تەجروبەی کەین ئیشێکت هەیە پێداویستیەکت هەیە دەست و نوێژێک با بشۆین دوو ڕکەعات نوێژی بکەین بەڵام بە دڵۆ با بیکەین لە دوای ئەو دوو ڕکەعات نوێژەوە هەم لە سوزدە هەم لە تەحیات هەم لە دوای نوێژیش زۆر بەڕێک و پێچی بەو ناوە جوانانەی خوا داوا بکەم زانێت داخۆخوای گەورەی ئیشەکەمان بۆ جێبەجێ دەکاتن یانەنا بەخوا بە زیادەوە بۆمان جێبەجێ دەکات برا بە ڕێزەکانی خۆم من لم يسأل الله يغضب عليه ئەوەی داوا لە خوانێکە خوا لێی تووڕە دەبێ بە پێچەوانەوە چی کەس پێت خۆشە لە هەموو کەست خۆشەویسترە لە 3000 4000 برای دایک و باوچیت کاکە 5000 6000 داوای لێ بکە لێت تووڕە دەبێت برای دایک و باوچە کوڕی یەک دایک و باوچینە تەجروبەی کە 10000 بڕۆ داوای یارمەتی لێ بکە کاکە وەڵا هاتوومی یارمەتیم دەی یەکەم جارت دەداتێ دووەم جاریشت دەداتێ سێم بەڵام کە تێپەڕی لێت تووڕە دەبی بە پێچەوان بەس خوای پەروەردگار چەندی داوای لێ بکە هێشتا خۆشەویستتر دەبی لای خوای پەروەردگار هەر پێی خۆشە دائیمەنە تو داوای لێ بکەی وە دەداتێ ئیشت بۆ جێبەجێ دەکات خۆ دانەکەوە نییە ئاگاتان لێبی بڵێ وەڵا کەسم نەبینیوە دەکولان چێ ئەوەی دا بۆ هات بیتە ژۆرێ خەڵکێک مسەخەر دەکاتن دێ ئاگاش لێ نییە هاوکاریت دەکات برایەک پێشمەرگە بوو لێرانە موشتان دەیناسن لە یاد مەجارێک باسی بەخشینم کرد گوتم ئینسان ببەخشیتن خوای گەورە زیاتری پێدەدات جا دەرس تەواو بوو گوتی مامۆستا من شتێکم لە با بۆت بجێڕم گوتم چییە گوتی من ژنم هینا بوو تیوەزیشم زۆری خراپ بوو تیوەز ببان تەواو بوو لێرانە ویستم بچمەوە 3000 وێ بوو 3000 پارەی تەکسی دەبوو کە بچمەوە بۆ شوێنەکەی خۆم تیخوا گایلەیە گوتی گەیشتم پێش بگەمە نەقڵیاتی گوتی کابرایەک تی هات داوای لێ کردم گوتی زۆری فەقیرم وە زەمان ئاوای لە ماڵی هیچمان نییە بخۆن خێرت دەگاتێ گەر شتێک توێ هاوکاریم بکەی گوتیمیش تەماشا کرد هەر 3000 وێ بوو وەڵاهی گوتم خوا بتداتێ تی ڕۆی دوای زۆر پەشیمان بووتەوە غارمدا بە دوایدا 3000ەکەم هاویشتە هی نامە دەرێ گوتی هاویشتمە دەستی کابرای گوتم کاکە ئەو 3000 دینارەکەی ببە ئەو 3000 تەبیعی خۆمان تی ماوەستا گوتی خوا گای لێ گوتی هێشتانەکە گە بڵێم تەواو پارەم نەخست بۆ دەستی کابرای گوتی جەڕەسی تەلەفۆنی لێدا وەڵامی شەڵم گرگوتی فلان کەسە توی گوتم بەڵێوتی لە چێن دەری گوتم مەڵا ئەوە لەکن نەقلیاتیمە دێمەوە دەگوتی کاکە بڕۆ فلانکە دوکانەی 500,000 دینارم بۆ لەوێن دەرێ داناوی بی بەو ئەوە هەدیەی زەواجی تووە ئینسان جارێ برا بە ڕێزەکانی خۆم نابێ خوای گەورە تەبارەک و تەعالا تاقیکەینەوە ئاگاتان لەو خاڵەی هەبیت ئەوە کەسێک خوا تاقیکاتەوە کە خوای نەناسیتن ناکرێ بڵێ وەڵای دەبا میستمەوە 3000 ئەوە بکەم ببەخشم داخۆ 500 تێنێریتن ئەوە زۆر غەڵەتێکی گەورەیە جاری وایە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە شێوەیەکی وا ڕزق و ڕۆزیت بۆ دەنێری جا بە شێوەیەکی وە جاری وایە کاکە تو پێویستیت بە پارەکەی نییە پارە هیچ نییە لای خوای پەروەردگار بەڵام موسیبەتێکی گەورەترت دەفع دەکات لەسەری ئەها دوێنێ باسی نەخۆشێکیان بۆ کردی کە زۆر دەوڵەمەند بووە جار هەتا هەموو پارەی لە خۆدا چانە بۆ کە هەموو پارەی لە خۆدا ئەو جاوفاتیشی کرد ماڵەکەشی ڕۆی بەخۆش ڕۆی کەواتە با فێر بین دەست لە خەڵکی پان نەکەینەوە ئەو کەسەی کە دەفەرمێ کە بە حەقیش هەر دەست لە خەڵکی پان دەکاتەوە دەرۆزەی دەکات دەبینی لە پێش ئەو مزگەوت و بەزم و ڕەزمانە دەڵێ گۆشتی بە دەموچانەوە نامینیتن ئەوە جیاوازە کابرا مەسەلەن دەبینی مستەحەقە و کابرا موسڵمانە و تێک دیڕا دەبینیتن مەبەستی منە و خاڵانە نین
چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەشجیعی مسلمانانی کرد و کە هاوکاری مسلمانان بکات و دەستبار بۆ مسلمانان بگریت و دیسان ئیشکال نییە کابرا بۆ خۆی محتاج بێ، ماڵ و منداڵی محتاج بێ، داوا لە برایەکی بکات بڵێ کاکە وەزەکەمان ئاوا لێیە، زۆر تەبیعیە. بەڵام ئەگەر بکرێ ئینسان دەخۆی ڕابینیتن لە غەیری خوا لە کەس داوانەکە خوای گەورە ئەمن و غەیری من و هەزاری دیکە مستەخەر دەکا بۆی خزمەتی ئەو مسلمانەی بکاتن. ئەو جا دەفەرمێ وإذا استعنت فاستعن بالله. ئەگەڵ پشت بەستنتان بەس با بەخوای بێ، بەس پشت بەخوا ببەستن، بەس با خوای پەروەردگار تەبارەک و تەعالە مەلجەتان بێتن، بەس با خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەوە بێ کە هاواری بۆ دەکەن و دەگەڕێنەوە لای ئەو. خۆ هەڵمەدەوە بە فڵان کە حزب، خۆ هەڵمەدەوە بە فڵان کە سەرۆک عەشیرەتە، خۆ هەڵمەدەوە بە فڵان کە عەشیرەتە، خۆ هەڵمەدەوە بە فڵان کە دە کوڕت هەن. نە، ئەلەیسە الله بکاف عەبدە. خوای گەورە بەسە ئەگەر پاڵ پشتی ئینسان بێ بەڕاستی. لەبەرەوە هەر ئومەتێک هەر کەسێک پشتی بەخواوە بەستە بێ، خوای پەروەردگار ئیلا سەری خستووە. ئەو جا لە ئاخری دەفەرمێت چی؟ واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك. برا برزكانكم والله وبالله لو دنیای ئەو شتانەی کەمە قەناعەتمان وایە قازانجە هەموو دنیا هەستی بیوێ قازانجێکت پێ بگەینیتن، ئەو قازانجەت پێ ناگەیندرێتن ئیلا ئەگەر خوای گەورە تەبارەک و تەعالە بڕیاری لەسەر نەدابێت. ئەمن و تۆ وەسیلەین، ئەمن و تۆ هۆکارین. ئەتۆ کە دەی هاوکاریەکی من دەکەی، من هاوکاریەکی تو دەکەم، ئەوەی هی خوایە. دڵی تۆی نەرم کردو هاوکاری من بکەی، دڵی منی نەرم کردو هاوکاری تۆ بکەم، دڵی مامۆستای نەرم کردو هاوکاریەکی تۆ بکات، دڵی تۆی نەرم کردو هاوکاری مامۆستا بکەی. چێ مسەبیبی ئەسبابە؟ ئەمە دەبێت سوپاسی هۆکارەکان بکەین. بەڵام کە سوپاسی هۆکارەکان دەکەی ئاگات لێ بێ مسەبیبی ئەسبابت لە فکردنەچێکە خوایە. ئەو ئەسبابەکانی ئەو دنیاکەی مسەخەر کردو، ئەو دڵی خەڵکی نەرم کردووە دەست ببەنەوە بەرک و هاوکاری خەڵکی دیکە بکەن. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم ئەو جا چکە خوای گەورە چییە؟ ضار و نافیعە. هەم هەر زەرەر و زیانێک هەبێ خوا قەڵەمی لەسەر نەدا تووشت نایە، و هەر شتێک کە قازانجە خوای پەروەردگار قەڵەمی لێ نەدا بۆت مەیسەر نابێتن. ئەو جا دەفەرمێ وئین اجتمعوا على يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتب الله عليك. ئەگەر هەمووش هەستن بیانوێ زەرەرێکت پێ بگەینن، ئەگەر خوا بڕیاری لەسەر نەدابێ و زەرەرت پێ ناگەێت. ئەها و مصداقی و ئاەتەیە قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. هیچ شتێکمان توش نایە ئەگەر خوای گەورە تەبارەک و تەعالە تووشینە، یعنی بۆی بڕیار نەدابین. تەماشەکەن برا بەڕێزەکانی خۆم موقیفی ئەسحاب ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێت لە خزمەت پێغەمبەری خوا. ئەسحاب بۆ هەندە گەورە بوون، بۆ هەندە بەڕێز بوون، بۆ خوای گەورە هەندە ستایشی کردوون، موحیدی تەواو بوون، تەواو بۆ خوای ئەکلا بوونەوە. ئا کاتێک کە پێیان دەڵێن إن الناس قد جمعوا لكم فاخشوهم، خەڵک ئەو هەموو خەڵکە کۆ بۆ تۆ بۆ ئێوە ڕوو کابرا جاری وایە دەڵێ کاکە وەڵا قووەت ئەوە بڕیار دراوە لە ئێستاوە کابراوە بەلەغەت القلوب الحەناجر وتظنون بالله الظنون. ئێستانە کابرا ڕوحیا هێشتا هیچ نەبووە لەگەڵەویش نییە شەڕەکە. دەنجێ تۆ پەچە دەولەوێن دەرێ لە ناوچەی ڕابەڕێوە زانی کابرای تۆپسی سێرەی لێوی گرتووە لە چ کونانیش دیار نیە، دەزانی هاستاوە ناوەندێ ملانی دەکەویت. قالوا حسبنا الله ونعم الوكيل. خوا پشت و پەنای ئێمەیە و خوا کیفایەتی ئێمەیە و باشترین سەرخەر و ناسیریشە. تەواو. فانقلبوا بنعمة من الله. نعمەتەکە چ بوو؟ خوای گەورە باینار کاکە خۆ شەڕیان نەکرد ئەسحاب ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ، بە زەبری شمشێران نەچوونەوە، ئەو هەلە شوێنی خۆ بوون. بایەکی نارد هەموو خیوەت و میوەتەکەی تێکشکاندن، هەموو ئاگرەکەی گوژاننەوە، ترس و بیمێکی لە ناو دروستکردن، ئەو بایە هەموو هەڵاتن چۆریان کرد. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ رفعت الأقلام
قەڵەمەکان بەرز کراونەوە یعنی چی یعنی چی دیکە لە نووسین ڕاوەستان خی گەورە چکە بە کە یەکەم شت چی دروست کردووە قەڵەمی دروست کردو خەڵقی کردووە فەرمووی ئوکتوب بنویسە چ بنویسم ئوکتوب مەقادیرە کولی شەی تەقدیری هەموو شتێکی نووسیوە ڕوفعت الأقلام کاتی نووسین کۆتایی هات ئەوجا وجفت الصحف ئەو مەرەکەبەش تەشبیه نەبێ ئێستا هەیە لە هەندێک ئەفلام وانە کابراکە بە قەڵەمی ئەو دەنووسی ناویچێهی دەمەرەکەبی هەڵدینی تۆ دەکاتن فۆچی لێ دەکاتن یعنی مەرەکەبەکە وشک بۆیتەوە قابیلی ڕەشبوونەوە نەماوە ڕەش نابیتەوە ئەو مەقادیرانە ئەوە حەدیسەکە باوەندە بەس بێ کاتەکەی با زۆر تێنەپەڕێ نیو ساعت تێپەڕیوە خوازیارم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عاقبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە تەکمیلەکەی ئەو حەدیسەی ئینشاءالله گەتەمەن باقی بێ لە دەرسێکی دیکە باز دەکەین وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم